لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەمین کۆنفرانسی خۆیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بۆ نوێنەرانی ڕێکخراوەکانی لاوان و لاوانی سربەخۆی ئەو بەشەی کوردستان بەڕێوە برد. پانێلی چوارەم. پاش ئەوەی بڕیار و ڕاستپاردەکانی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن لێژنەی بڕیار و ڕاستپاردەوە ئامادە و پاشان لەلایەن نوێنەرانی هەموو ڕێکخراوەکان تاوتوێ و لەسەری ساغبوونەوە لەلایەن فوادی خاکی بەیگی سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانەوە پێشکەشکرا و بە زۆرینەی دەنگی نوێنەرانی بەشدار لە کۆنفرانسەکە پەسەند کرا. ئەمن خاڵ بە خاڵ بڕیار و ڕاستپاردەکان دەخوێنمەوە ئەو خاڵانە دەنگی بۆ وەردەگیرێت، بەڵام لە دوای تەواوبوونی ئەو خاڵانە ئەگەر ئەحیانەن خاڵێکی دیکە هەبوو کە پێشنیار بکرێت لەلایەن ئەندامێکی کۆنفرانسەوە دەنا ئەو خاڵانەی کە ئێستا هەیە و تەرتیب دراوە لە واقع بیر و بۆچوونی هەموو ئەندامانی کۆنفرانسە، چونکە لە لیژنەی بڕیار و ڕاستپاردەکەدا نوێنەری هەموو ئەو کەسانی کە لێرەدا تەشریفتان هەیە نوێنەرتان لەوێدا هەبووە. جا بۆیە من خاڵ بە خاڵ ئەوە دەخوێنمەوە دەنگی بۆ دەدەین ئەگەر لە کۆتاییدا زانیمان خاڵێک نەگونجێنراوە یان پێی وابێ کەسێک پێشنیارەکەی کە لە چوارچەوەیدا لە بەیانیەوە کە قسە دەکرێت هەتاکو ئێستا نەگونجێنراوە ئەو دەم دەتوانێت وەکو خاڵێکی مشەخەسی پێشنیاری باسی بکە، هاوڕێیانی دیوان دەینووسن و ئەوش دەخرێتە دەنگدانەوە. لە پەیوەندی بەو پێشنیارەی کاکفادەوە ئێمە هەموو هاوڕێیانی لیژنە هاوڕێین کە ئەو پێشنیارەی هەبێت ئەگەر سەرجەم ئێوەی بەڕێز وانەی کە ماتی دەنگدانیان هەیە بە هەڵگرتنی ئاڵای کوردستان بۆ بە نیشانەی دەنگدانەوە ئەو پێشنیارە موافقن دەیخینە دەنگدانەوە کە خاڵ بە خاڵ شتەکان کەوێتە بەر دەنگدان و دواتر نەزەری ئێوەی بەڕێزیشی بۆ وەربگرن. زۆر سپاس بە زۆرینەی دەنگ پەسەند بوو. یەکەم، لاوان بەبێ هیچ هەڵاواردنێکی لایەنی و ڕێکخراوەیی خوازیاری یەکگورتاری سەرجەم لایەنەکانن بۆ بەرژەوەندیەنەتەوەیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. هاوڕێیان دەخینە دەنگدانەوە. پەسەند بوو بە زۆرینەی دەنگ. کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات یەکگرتوانە خوازیارە لە ساڵی نوێدا چوارەم کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستان بە بەشداری هەموو لایەک بەڕێوە بچێت و هەر کەس و لایەنێک هەوڵی بەلاڕێدابردنی ئەو کۆنفرانسە بدات محکومی دەکات. بە زۆرینەی دەنگ پەسەند بوو. زۆر سپاس. کۆنفرانس خوازیارە هەموو لایەک هەوڵی جددی بۆ پێشگیری و ڕۆشنگەری سەبارەت بە بڵاوبوونەوەی مادەهۆشبەرەکان لە نێو لاوانی کورددا بدرێت و ئێمە لە وەک لاوانی کورد مادەهۆشبەرەکان بە چەکی کاریگەر لە پێناو لە نێوبردننی بیری نەتەوەی کووردا دادەنێن و بە هەموو هێز و تواناوە بە دژی دەوەستینەوە. کۆنفرانس هەوڵی هێزە تۆندڕەوە ئیسلامیەکان ئیسلامی سیاسی لێردا مەبەستە لە ڕۆژهەڵات بۆ بەلاڕێدابردنی لاوان بە توندی محکوم دەکات و خوازیارە لاوان لەو پەیوەندیەدا چاوکراوەتر بن. کۆنفرانس داواکارە ڕۆژی 12 جۆزەردان کە تێیدا 59 لاوی کورد لە سێدارە دراون وەکو ڕۆژی لاوی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دیاری بکرێت. کۆنفرانس داواکارە ڕێکخراوەکانی لاوان لە چوارچێوەی دامەزراوەیەکی هاوبەشدا کار بکەن و ئەو دامەزراوەیە هەوڵ بدات بە شێوەیەکی ڕێکوپێک و بەپێی میکانیزمێکی گونجاو لە دەرکردنی گۆڤار کار و چالاکی وەرزشی و هونەری هەتا دوایی هاوبەشی لاوانی ڕۆژهەڵات لە دەوری خۆی کۆبکاتەوە. ئێستا ئەگەر خاڵێک هەبێت تایبەت لە دیواندا ناوەکان دەنووسرێت ئەو هاوڕێ مەترەحی دەکا ئەمن لێرە دەخەکەی دەنووسم دەخەکەی دەخەمە و دەنگدانەوە و ئەو دەم ئەو سوپاس و پێزانینانە باس دەکەن. خاڵێکی مشەخەسی هەیە دەستی خۆی هەڵبێنێ یاگەر پێبینێکی هەبێت لە خزمەتیان بە پێی کاتێکە دیاری کراوە جەلسەکە دابش دەبێت بە دوو بەش چون بەشێکی دیکەی تەوەرێکی دیکەمان هەیە لە ماوەی ئەو سەعاتی ئەم جەلسەیەدا هاوڕێیان هەشت هاوڕێمان داوای کردووە کە پێشنیاریان نەزەرێکی هەیە. ئەگەر ئەو هاوڕێیانە بە مشەخەسی خاڵەکە دەتوانن لە یەک دقیقەدا شتەکەی خۆیان کۆنکرێت باس بکەن یا ئەوەی دای بڕێژن و بیدەن بە دیوان بخرێتە دەنگدانەوە جا ئەو هاوڕێیانە نایان دەخوێنەوە بەنەوە توانین لە یەک دقیقەدا شتی خۆی بگەینە لە خزمەتیدان
ئەگەر نا خاڵەکەی بە مشەخەسی بدا بە دیوان با بخەینە دەنگدانەوە کاک پەرویز هەر ئێوە فەرمووتکە شتەکە خۆت بڵێت هاوڕێیان کاک فوادی خاکی بەیگی کە وەکو بەساح نوێنەری لیژنەی ئامادەکاری کۆنفرانس دیاریکرا بودەوە خاڵانە بخاتە بەرباز ئەم چەند خاڵەی دەدەینە خزمەتی و دای بڕێژێتەوە بخاتت خاڵ بە خاڵبی بە ئێمە دەخێنە دەنگدانەوە کۆنفرانس داواکارە هەموو ڕێکخراوەکان پابند بن بە پرینسیپە دیموکراتیکان وەک مافە مەدەنی سیاسی و بەگشتی مافەکانی پەسەندکراو لە جاڕنامەی گردوونی مافەکانی مرۆڤدا تەواوەوە ئەو بەندە دەگونجێنرێت ئەو بەندە بە زۆرینەی دەنگ پەسەند هەردوو کۆنفرانسی سێهەمی لاوانی چوارپارچەی کوردستان لە ڕەمیلان و دومیز شەرعیەتی پێ بدرێ دەنگی بۆ وەردەگرین دەنگی نەهێناوە ئێستا داوا دەکەم لە دیوان کۆی ئەو بڕیار و ڕاستپاردانە بەوەی کە ئەو چەند بەندێش کە ئێزافە بوو دوای دەیگونجێنین کۆی ئەو بڕیار و ڕاستپاردانە بخاتە دەنگدانەوە ئەگەر دەنگی هێناوە بە یەک چەپڵە پەسەندی بکەن هاوڕانی بەڕێز دەخێنە دەنگدانەوە سەرجەمە بڕیار ڕاستپاردانە کە خاڵ بە خاڵ دەنگی بۆ وەرگیرا دوای ئەم بڕگەیە بەشێکی دیکە لە پەیامەکانی کۆنفرانس پێشکەش کران لەوانە پەیامی کۆنفرانس ڕوو لە حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هەڵگوردی کامیارانی خوێندرایەوە هێزە خەباتکار و تێکۆشەرەکانی کوردستان لە کاتێکدا ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم کۆنفرانسی خۆیان بەڕێوە دەبن کە دۆخێکی نوێ هاوکات گرنگ و چایەنووساز لەگەڵ کۆمەڵی گۆڕان لە ناوچەکەدا ڕوویان داوە بە یەکێتی و هاودەنگی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان و دروستبوونی بەرەیەکی یەکگرتوو بە وتارێکی هاوبەش سەنگ و قورسایی کورد بەرامبەر بە داگیرکەران و وڵاتانی بڕیار بەدەستی جیهان هەڵدەکشێ هیوادارین حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەیامی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات ببیستن و پێشوازی لێ بکەن و بە یەکڕێزی ڕیزەکانیان وەڵامی بەجێ و شیاوی پێ بدەنەوە سەرکەوێ خەباتی نەتەوەی کورد لە پێناو سێوەری و ڕزگاری نەتەوەیدا بژی کوردستان یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان 29 سەرماوەزی 2713 کوردی 20 دیسامبری 2013 زاینی پەیامی کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی لەلایەن فیروزی مامۆیی و تەبێژی کوردستانی ڕێکخراوی لاوانی پێشڕە و پێشکەش کرا لاوان وەک بڕبڕەی پشت و کۆڵەکەی هەر کۆمەڵگایەکی مرۆیی و توێژی داهێنەری دوا ڕۆژ بەردەوام لە قۆناغا هەستیار و چارەنووسازەکاندا ڕۆڵی بنەڕەتیان گێڕاوە کۆڕ و کۆمەڵە نەتەوەیەکان هەر وەک ئاگادارن نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە درێژایی مێژوو سەرەڕای دەرد و چەرمەسەری خۆی کەوتووەتە بەر لێشاوی چەوساندنەوە زیندان ئەشکەنجە سێدارە و ئاوارەیی لە نیشتمان بەڵام مەخابن ئەم گەلە چەوساوەیە بە گوێرەی توانە و بەو پەڕی هێزی خۆی بە مەبەستی بەرگری لە ماف و زێدەکەی لە بەرگە جیاجیەکانی مێژوودا هێناوەتە ئاراوە دەسەڵاتدارانی کۆنەپەرست و بیرتەسکی سیستمە یەک لە دوای یەکەکانی وڵاتی ئێران لە ڕەزاشاوە بگرێتە حکوومەتی یاخوندی هەر کاتێک بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی سەری هەڵدابێ هەوڵیان داوە بە پیلانگەلێکی جۆرا و جۆر سەرکوتی بکەن و بە پێکهێنانی فەزایەکی ترس و هەڕەشە لە کوردستان هەر چەشنە خەبات و تێکۆشانێکیان بە شێوەیەکی بێبەزەیانە بە تونترین شێوە سەرکوت کردووە بەداخەوە ئەگەرچی کوردستان کەوتووەتە ژێر چەپۆکی داگیرکەران کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتان بەتایبەت ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوی جیهانی مافی مرۆڤ و ڕێکخراوە پەیوەندیدارەکانی دیکە لە هەمبەر داگیرکەران و بە تاڵانبردنی کوردستان لەلایەن داگیرکەرانەوە بێدەنگی دەنوێن و هیچ چەشنە هەڵوێستێکی کردەییان لێوە نەبینراوە ئەوەش لە حاڵێکدایە کە ئەم مەسەلەیە بەنۆرەی خۆی لە سەردەمی تەکنۆلۆژیا و ماسمیدیادا جێگای بایەخ و هۆگری مافی نەتەوەیی و مافی مرۆڤە ئەوە جێی سەرسوڕمانە
کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بێدەنگی لێ دەکرێت جێخۆیەتی کە لەم پەیوەندەدا لە ڕێکخراوەکانی جیهانی ئەم پرسیارانە بکرێت بۆچی دەبێ بەم شێوەیە بێ ئێوە کە بەردەوام باس لە بەرگری لە مافی نەتەوە جێدەستەکان و چەوساوەکان لەسەر ئەنسەری جیهاندا دەکەن بۆچی دەبێ نەتەوەی کورد وەک چەوساوەترین نەتەوەی ئەم جیهانە لەبیر بکرێ و لە فەراموشی بەسپێردرێ ئایا بەرژەوەندیەکانی ئێوە نەگەیشتووەتە ئاستێکە ڕێگەتان پێ بدات دان بە ڕەوابوونی مەسەلەی نەتەوەی کووردا بنێن چۆنە ئەوە نابینن ڕۆژ نییە لاوانی کورد لە ئێران و لە کوردستاندا بە هۆکارگەلێکی جۆرا و جۆر دەست بەسەر و ڕەوانەی زیندان بکرێن و لە بەناو بێدادگاکانی کۆماری ئیسلامی ئێراندا بە تۆمەتبار دەربکرێن و بێبنەما مەحکوم بکرێن و زیندان و ئەعدامیان بەسەردا بسەپێ لە سەدەی 21دا کە سەدەی بایەختان بە مرۆڤ و مافەکانیەتی بە سانایی لە ژیانی مرۆڤگەلی بێتاوان تەنانەت منداڵگەلێکی ژێر تەمەنی 18 ساڵ چاودەن و خوێندن و بێبایەخی دەکەن باشە ویژدانە زیند و مرۆڤتەوەرەکانی ئێوە چی لێ هاتووە ئایا کاتی ئەوە نەهاتووە کە تەنیا هەندێک ئاوەڵ لە خواستە سەرەتاییەکانی مرۆڤی کورد بدەنەوە کە مرۆڤگەلێکی ئاشتی خواز و دموکراسی خوازن ئەی لاوان و نەوەی ئەمنەتەوە سەربەرز و خۆڕاگرا کە بە چەندین دەیە کەوتونەتە بەر تیغی بێڕەحمانەی شەڕی دوژمنان دەنگی مافوازەی خۆمان لەم وتارەدا بەردەکەینەوە و بە گوێی کۆڕ و کۆمەڵە مرۆڤ دۆست و نێودەوڵەتیەکان دەگەینین و داواکارین کە هاوڕای ئازادی خوازی ئێمە بن ئێمە وەک لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان پێمان وایە بە یەکگرتووی و هاوبەشی و ڕاوێژی بەردەواممان دەتوانین هەوێنێکی جێی دڵنیایی بین بۆ داهاتووی سیاسی و کۆمەڵایەتی ئەم ناوچەیە و لەو پێناوەشدا یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بە دروشمی یەکڕیزی لاوان بەرەو داهاتوویەکی گەشت دەبەستین هیوادارین ئەم کۆنفرانسە وەک یەکەم هەوڵی یەکانگیری لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەیەکی نزیکدا بگوازرێتەوە بۆ ناوەوەی وڵات و لەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەوڵی هێنانەدی خەون و ئامانجەکانی لاوە بەش خوراوەکانی کوردستان دابنرێن لە بەشی دووهەمی پانێلی چوارەمی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات باسێکی دیکە لەسەر خواست و چاوەڕوانیەکانی لاوانی ڕۆژهەڵات بۆ نوێنەرانی بەشدار کە باس لە ویست و داخوازیەکانیان بکەن و ڕێکخراوەکانی بەشدار لەو کۆنفرانسە بەڕەچاوکردنی ئەو خواستانە لە داهاتووی کاریاندا لەو ڕاستەیەدا هەنگاوی بۆ هەڵبگرن. لەم تەوەرەدا چاوەڕوانی لاوان لە ئاست توانە و دەرەتانی ڕێکخراوەکان هاوگوتاری و هاوپەیوەندی و یەکگرتووی وەک هەنگاوی گرنگ و پۆزتیڤ دەبینرا و چاوەڕوانن کە بە داهێنانی ڕێگای نوێ و شێوازی جۆراوجۆری خەبات کە داخوازی توێژێکی گرنگی کۆمەلگایە لەلایەن ئارام مورادی نوێنەری لاوانی یەکێتی شۆڕەژێرانی کوردستانەوە خرایە بەرباس مخابن لاوانی نەتەوەکەمان بەگشتی و لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر پێش پرۆسەی لاوێتی هەر لەگەڵ لەدایکبوونیان لە سەرەتای منداڵیەوە لە تەواوی ئەو کەرستانەی کە بۆ گەشەی تەندروستی فکری و جەستەیی پێویستە بێبەرین کەوابوو ئەگەر خەڵکانێک پێیان وایە کە دەبێت لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چاو لە دەستی لطفی نەتەوەی سەردەست و دەوڵەتی داگیرکەری نیشتمانەکەمان بن ئەوە بە بڕوای ئێمە بە هەڵەداشون بەڵام بەپێی ئیمکاناتی مەوجود لاوانی ئێمە دەستەوسان نەوەستاون و لە بوارە جۆرە و جۆرەکاندا خۆیانیان پێگەاندووە زۆر ئاسانە کە بەدەیان نمونە بێنینەوە کە لە پرۆسەی شۆڕش دژی داگیرەکەراندا لاوانی کورد بەدەیان سەرکردەی سیاسیان لێ دەرهاتووە یا بەدەیان نووسەر و شاعیر و لاوان لە بوارە جۆرە جۆرەکاندا هێزی گەشەی کۆمەلگان لاوانێک کە دوای تێپەڕاندنی پرۆسەی لاوێتی دەبنە مامۆستایانی زانکۆ دەبنە مامۆستایانی قوتابخانەکان و دەبنە پزیشکە جۆرا و جۆرەکان دەبنە ڕێبەر و سیاسەتمەدارەکان دەبنە دوکاندار و دەبنە جوتیار و دەبنە کارگەری کارگاکان و لە بەرە جۆرەکانی پێشەسازی و هاتت بەڵام بۆ گەیشتن بە تەواوی ئەم شوقلانەی کە ئاماژەمان پێکرد تۆ دەبێت خاوەن دەوڵەت و نیشتمانێکی تەندروست و مرەفە بیت
ڕاستە لاوان خواست و ئارزوی جۆراوژێریان هەیە و بۆ گەیشتن بە کۆمەلگایەکی پێشکەوت و تەواوی ئەو ئارزوو خواست و چاوەڕیانانەی لاوان بەراورد بکرێت. بەڵام دیسانەوەیش پێداگیری دەکەینەوە لەم پرسیارە ئایا لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان خاوەند ئەو دەوڵەتە دڵسۆزەی خۆیان هەن کە کەرەستەی گەیشتن بە خەونەکانیان بۆ دابین بکات؟ لاوانی کورد ڕێگای دووەمیان هەڵبژاردووە و بۆیە سەرکردەی سیاسی و سەربەرزیان لێ دروست بووە. بۆیە بەردەوام بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئاخنراوە لە لاوانی کورد. بۆیە بەردەوام لێمان لە سێدادرە دەدرێت و بەردەوام لە سەفی پێشەوەی خەبات و شۆڕش داین. لە کۆتاییدا هیوادارین لاوانی کورد بۆ ئەوەی بە ئاسوودەیی بژین و زامنی دوارۆژی نەتەوەکەیان بن بیر لە ڕاپەڕین و هەڵوەشاندنەوەی یاسا و ڕێسای داگیرکەرەکان بن تا بتوانن وەک لاوانی هەر نەتەوەیەکی دیکەی خاوەن دەوڵەتێکی دموکراتیک و دادپەروەر بە خەون و خواست و ئارۆزەکانیان بگەن. بژی کورد پایدار بێ کوردستان. چاوەڕوانیم ئەوەیە لەو کۆنفرانسا ئەو هەنگاوی کە هەڵی گرتووە هەروە بە سوچی چاوی لێ مەکەن هەنگاوێکی زۆر قورسا. هیوادارم هەنگاوەکانی دیکەی کە هەڵی دەگرن بە تێبینی و بە وردبینی و بە تێڕامانێکی لاوانە و دە هەمان کاتدا واقع بینانە هەڵی بگرن. جێگەی ئاماژەیە کە لە سەر جەمبڕگەکاندا پاش هێنانە بەرباسی هەر کام لەو تەوەرانە بەشدارانی کۆنفرانس لە سەر جەمپانێلەکاندا بە بەشداری بێوێنەی خۆیان سرنج و تێبینی و پێشنیارەکانیان دەخستە بەرباس. خۆی ئەو سرنج و تێبینیانە لە بڕیارنامەی کۆنفرانسدا ڕەنگی داوەتەوە. جوانی من بێ تۆزی پێش هەنگاوەکان ئەگەرچی پڕ لە کەند و مۆسک و ئاسۆ لێمونە هێزی تۆ هێمای ژیان و پڕبڕەی پێشکەوتنە هێزی تۆ هێمای ژیان و پڕبڕەی پێشکەوتنە سووری کوردستانەکە کێوی گەڕکان بۆ خەباتی سووری کوردستانەکە بۆ لە تاوی خۆشەویستی بوویە گەنبازی وەتان باورەت لە دوایین پانێلی کۆنفرانسدا باسێک لەمەڕ چۆنیەتی ئامادەکاری بۆ کۆنفرانسی نەتەوەی لاوانی هەر چوار پارچەی کوردستان لەلایەن سامانی فێقەنەبی سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان پێشکەش کرا. مژاری ئەو جارمان کۆنفرانسی نەتەوەی لاوان بەڕاستی چوار پارچەی کوردستانە. سەرەتا ئێمە ئاوڕێک لە سێ کۆنفرانسەکەی ڕابردوو بدەینەوە. هەروەک ئاگادارن ساڵی 2011 یەکەم کۆنفرانس لە شاری ئامێد لە باکووری کوردستان بەڕێوەچوو. بەداخەوە زۆربەی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی وەک پاسپۆرت و ئەوانە نەیانتوانی بەشداری بکەن لەو کۆنفرانسەیدا. کۆنفرانسی دووەم کە ساڵی 2012 لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان بەڕێوەچوو بەخۆشیەوە زۆربەی هەرە زۆری ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لە هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کرد. هێژمۆنی تەڵەبی و هەروەها ناکۆکی هەندێک لایەنەکانی پارچەکانی تری کوردستان تا ڕادەیەک تەسیری لەسەر ئاستی سەرکەوتنی کۆنفرانسەکەدانا. لە کۆنفرانسی سێهەم کە بڕیار وابوو
بە دەست پێشخەری ڕێکخراوەکانی لاوان لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە بچێ بەهۆی ناکۆکێک کە ئەوان لە نێو خۆیاندا هەبوو کۆنفرانس کرد بوو واتە مەجلیسی گەلی ڕۆژاوای کوردستان کۆنفرانسەکەی لە شاری ڕەمێلان بەڕێوە بردو و ئەنجومەنی نیشتمانی کوردی سووریا زۆرینەیان لە کەمپی دوومەز لەو کۆنفرانسەدا بەشداریان کردو بەڕێوەبەری کۆنفرانسەکە بوو. یەکێک لەو مژارانەی کە ئێمە لێردا دەبێت لەسەریان ساغ بینەوە ئەوەیە کە یەکەم سەهمیەی پارچەکان ئێمە چۆن دیاری دەکەین، دووهەم عورفێک حاکم بۆ بەسەر ئەو کۆنفرانسانەدا واتە هەر پارچەیەک کە بەڕێوەبەری کۆنفرانسەکە بووە هەوڵی داوە کە گرفت و ئارێشەکانی تایبەت بە پارچەکەی خۆی بکاتە محوەری تەوەرەکانی کۆنفرانس و مەسایلی مەڕبوط بە پارچەکانی تر ئەغڵب بۆتە مەسەلەیەکی حاشیەیی. ئەم جارەکە دەست پێشخەرێکە بەمەدراوە خاڵێکی گرنگ بێزگە لە سەمیبەندی ئەوەیە کە ئەمە و تەوەرەیان چۆن دیاری دەکەین لەوێت. بەڵام ئەگەر ئەوان ذهنیەتی سنتەربوونی فارسی خۆیان بەسەر ئێمەدا فەرز دەکەن ئەمە فەرزە بەسەرواندا تەحمیل ناکەین، بەڵام ئەو مافەشمان هەیە کە خۆمان پارچەی خۆمان وەکو سنتەر لانی کەم بتوانین خۆمان سیرکەین ئەو حەقە بۆ خۆمان قائل. هیچ کات ئێمە بە شێوەیەکی مەلموس حزوری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کۆمەڵانی خەڵک مەلموس نەبێ ئەو نسخە پیچانەیمە هیچ شتێک لە واقعیەتەکە ناگۆڕێ و ئەو گرفتانە هەردین و زیاد دەبێت. جا بۆیە ئەو بە محوەر قەراردانەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو گفتمانەی کە دەمانەوێ وەکو خۆمان ڕۆژهەڵات بە سنتەری چاو لێ بکەین معنای ئەوەیە کە ئێمە وەک چۆن پارچەکانی تر ئەو حەقە بۆ خۆیان قایل بوون ئێمەش ئەو حەقە بە خۆمان قایلین کە لە کۆنفرانسی نەتەوەیی چوار پارچەدا هەموو لایەنەکانی پارچەکانی تووری کوردستان بە شەرعیەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و هەموو ڕەهەندەکانی خەباتی وەک مەدەنی و چەکداری و میدیایی دانی پێدا بنێن شەرعی بوونی وەی دان پێدا بنێن ئەوە یارمەتی بە ئێمە دەکات لە زۆر ئاستا لە زۆر بواردا واتە ئەو باشوورگیزەکردن و باکوریزەکردنی خەباتی ڕۆژهەڵات لەوەی زیاتر باج بدا لەوەی زیاتر بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان پاسیڤ و منفعیل ڕابگرین چێک دەستکەوتەکانی باشووری کوردستان یان شۆڕشی باکووری کوردستان سەرکەوێت. دیارە ئەمە حیز ئەو بە معنایەنێک ئەمە شانازی نەکەین بە دەستکەوتەکانی باش و نەشی پارێزی، بەڵام ئەوە تەوافقێکی دوولایەنە و منسفانەی پێویستە. ئێمە ناکرێت چیتر بزوتنەوەی خۆمان فیدای ئەو حاڵەتەکەین. لە کۆتاییدا هەر ئەو شتێککە ئەرزم کردن ئەوەیە کە هەوڵ بدرێت لە کۆنفرانسی نەتەوەی چوارپارچەی کوردستان ئەوە قڵێتە زاڵکەین کە دیارە بە نەتەوەی بوون یان بە نەتەوەی سیرکردنی خۆمان لە ئاستی چوارپارچەی کوردستاندا پیرۆزە، بەڵام بەو مەرزەی کە پارچەی خۆمان ڕۆژهەڵاتی کوردستان نەکەینە قوربان. لە دوایین بەشی کاری کۆنفرانسدا پەیامی کۆتایی لەلایەن سێد جەلالی ساڵحی جێگری سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە خوێندرایەوە. پەیامی کۆتایی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لاوانی خۆراگر و بە ئەمەجی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو لایەک ئاگادارن کە پاش بڵاو بوونەوەی ڕاگەیەندراوی لێژنەی ئامادەکاری یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات و پێشوازی کە میوێنەی لاوانی نیشتمان لە یەکگرتووی و یەکریزی هەمووان بەخۆشیەوە ئەمڕۆ 29 سەرماوەزی 2713 کوردی کۆنفرانسەکە بە بەشداری نوێنەری سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات و چالاکانی بواری لاوان و نوێنەری حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی ڕێک و پێک و دوور لە هەر جۆرە بەرژەوەندیەکی تەسکی ڕێکخراوەیی کارەکانی بەڕێوە برد و هەنووکەش کۆتایی کۆنفرانس ڕادەگەێنین. بەستنی کۆنفرانسێک بە بەشداری سەرجەم ڕێکخراوەکانی لاوان و ژمارەیەک لە لاوانی چالاک خۆی لە خۆیدا هەنگاوێکی گرینگە لە پێناو یەکگریزی و تەبایی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگادا. ئەم کۆنفرانسە لە حاڵێکدا بەڕێوە دەچوو کە خەباتی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە خۆناغێکی دژوار و هەستیاردا تێدەپەڕێ. لەلایەک ڕۆژ بە ڕۆژ گوشاری ئەمنیەتی و سەربازی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لەسەر خەڵک و
بەتایبەت لاوان زیاتر دەبێ و لەلایەکی دیکەوە ڕەوشی بزوتنەوەی نەتەوەی کورد لە ئاست چاوەڕوانی و توانەکاندا نییە. ئەمە ژوامان لێ دەکا کە بە چاوی ڕەخنە لە ڕابردوو هیوا بەداهاتوو هەوڵی ڕزگاری بزوتنەوەی کورد لەو قۆناغە و بەرەو پێشچوونی بەرەو پێشبردننی خەباتی نەتەوەی دموکراتیکی گەلەکەمان بدەین. بۆ ئەوەی کە بتوانین ئەم ئامانجەمان بپێکین پێویستە بەر لە هەشتێک لە خۆمانی لاو دەست پێ بکەین، چونکە لاوان بە مەچینەی وەجم و جۆڵ خستن و گۆڕانکاری کۆمەڵگا دەژمێردرێن. شیژان و کوڕانی لاو لە کوردستان و دەرەوەی وڵات کەم نین ئەو کێشە و گرفتانەی کە ئەمڕۆ لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستیانەوە دەناڵێ. سەرەکیترین گرفتیش هەڵسوکەوتی نابەجێ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ توێژی لاوانە. لاوان لەگەڵ حکوومەت بۆ زاڵبوون بەسەر چارەنووسی خۆیان و دەزڕاگەیشتن بە ئازادیەکان لە ململانەیەکی دژواردان. ژمارەیەکی زۆر لە لاوانی کورد بەهۆی بیر و باوەڕی سیاسی و چالاکی مەدەنی لە گۆشەی بەندیخانەکان خزێندراون یان بە ناڕەوا ژیانیان لێ ئەستێنراوە. مەبەستی حکوومەت لەم گوشارانە بۆ هەمووان ئاشکرایە ئامانجی تەنیا و تەنیا دوورخستنەوەی لاوان لە داواکردنی مافەکانیان و خەباتی نەتەوەیی و ئازادی خوازانەیە. لاوانی کورد لە ڕووی فکری و سیاسیشەوە گوشاری زۆریان لەسەرە. ئاسەواری سیستمی توتالیتێری کۆماری ئیسلامی بەسەر هەموو بنج و بناماکانی کۆمەڵگاوە دیارە. حکوومەت هەوڵی زۆر دەدا کە کۆمەڵانی خەڵک و بەتایبەتی چالاکوانان بە هاندانیان هەڕەشە بۆ لای خۆی ڕابکێشێ. گرفتێکی سەرەکی دیکەش سەرهەڵدان و چالاکیەکانی گروپە توند ئاژۆخوازە ئیسلامیەکان لە کوردستانە. چالاکی ئەو تاقم و گروپانە لە حاڵێکدا خەریکە خۆ دەگرێ کە حکوومەت ناڕاستە و خۆ پرژگیریان دەکا و حیزبە سیاسیەکانیش بەهۆی کەم تەرخەمی لە بەرامبەریاندا سیاسەتی بێدەنجیان گرتووەتە بەر. لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئاستەنگی بڕستبڕ و دژواریان لە پێشە. حکوومەت بە گرتنەبەری سیاسەتی خۆی بوون و بێگانە هەڵسوکەوت لەگەڵ خەڵک و بەتایبەت لاوان دەکا. ئەو لاوانەی سەر بەدەسەڵات نەبن و لەگەڵ چاوەڕوانیەکانی ڕێژیمدا خۆیان نەگونجێنن دەکەونە بەرهێرش و لە ئیمتیازە ئابووری ئیداری و کۆمەڵاتیەکان بێبەش دەکرێن. بێکاری و گوشاری ئابووری بڕستی لە لاوان بڕیوە و زۆر جاریهانیان دەدا بەرەو پیری کێشە کۆمەڵاتیەکان و بەتایبەت مادە هۆشبەرەکان بچن. هەروەها جاروباریش ناتوانن خۆیان لەبەر ئەو هەموو قورساییەی ژیاندا ڕابگرن و ناچار دەبن تەرچی نیشتمان بکەن کە ئەمەش دەیان کێشە و گرفتی دیکەیان بۆ ساز دەکات. ئەو کێشانەی بە کورتی باسمانکردن دەیان گرفتی دیکە بۆ کۆمەلگا و لاوان دێن نەپێش کە ڕاستەوخۆ کاریگەری نەرێنیان لەسەر کۆمەلگا دەبێت. لاوانی کورد لە بەشە جۆرا و جۆرەکانی کوردستان وەکو دەزانن ئەم ساڵ ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان خانەخوێی کۆنفرانسی ساڵانەی لاوانی هەر چوار پارچەی کوردستانن. ئەم کۆنفرانسا هەنگاوێکی گرینگە لە پێناو یەکدەنجی و هاوپشتی نەتەوەیی و هەوڵێکە بۆ کەمڕەنگکردنەوەی سنوورە سیاسێ دەستکرد و جوغرافیاییەکانی نێوان بەشە جیاوازەکانی کوردستان. پێویستە ئێمەش هەوڵ بدەین بە پاراستنی بێلایەنی هەموو لایەنەکان لەو کۆنفرانسەدا بەشدار بن. هیوادارین نوێنەرانێک لە لاوانی نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانیش بتوانن لەم کۆنفرانسەدا بەشدار بن. لە کۆتاییشدا جەخت لەسەر هاودەنجی زیاتر لە نێوان خەڵک و هێزە سیاسیەکان دەکەینەوە. چاوەڕوانین ئەم کۆبوونەوە هاوبەشەمان ڕێگە خۆشکەر بێ بۆ هاوکاری و هاو ئاهەنگی زیاتری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە لاوان داینامۆی گەشەپێدانی ڕۆحی پلورالیزم لە نێو ئاخنی بزافی نەتەوەی کوردن و بە ئەرچی ئەخلاقی و نیشتمانی خۆیان دەزانن کە بەردەوام وەک پێشڕەوی یەکبوون و یەکگرتووی لە ژینگەی سیاسیدا دەور بجێڕن. هیوادارین پارت و ڕێکخراوە سیاسیەکانی نێو گۆڕەپانی ڕۆژهەڵاتی کوردستان و باقی پارچەکانی کوردستانیش ڕێچکەی ئێمەی لاو بگرنەبەر و ستارتی دەستپێکی لێک نزیک بوونەوە لێ بدەن. بەرز و پیرۆز بێ یەکڕیزی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان، سەرکەوێ خەباتی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان،
نەمری بۆ سەرجەم لاوانی شەهیدی ڕێگای ڕزگاری کوردستان یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان 29 سەرماوەزی 2713 کوردی 20 دیسامبری 2013 زاینی هەسا پاش پانێلی پێنجەم و لە کۆتاییدا بەگرتنی پرێز کۆنفرانسێک بۆ ئەندامانی لێژنەی ئامادەکاری یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆنفرانس بە فەرمی کۆتایی بەکارەکانی هێنا. لە کۆتایی کۆنفرانسدا بەشداران بە شایی و گۆڤەند تا کاتژمێر 11 شەوی هەینی 29 سەرماوەزی 2713 کوردی شادی و خۆشحاڵی خۆیان لە هەمبەر کۆتایی هاتنی سەرکەوتوانەی کۆنفرانس دەربڕی.